بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ئەحمە ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدەرتان شاد دەبم. خۆشەویستان، بۆم ئەڵقەیە بە پێویستمانزانی گفتوگۆ لەسەر بارودۆخی سیاسی ناوخۆی عێراق، هەرێمی کوردستان، وڵاتانی هەرێمی هەروەها ناوچەکەش بکەین. ناوچەکە بە بارودۆخێکی هەستیاردا تێپەڕێ. ململانیەکان گەیشتووەتە ئەوەی کە لە ڕێگەی هێز و پەرچەکردداری توندەوە ململانیەکان سەختتر بووەتەوە و قوڵتر بووەتەوە لە نێوان وڵاتانی زلهێز و وڵاتانی هەرێمی. هەروەها سەردانیکردنی وەزیری بەرگری تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان و هەروەها ئاماژەکانی پشت لێدوانەکانی وڵاتانی هەرێمی لەسەر بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان ناوچەکە بەرەو چۆ دەگەیەنێت. هەروەها ململانیەکان لە نێوان ئەمریکا و هەروەها هێزە چەکدارەکان ئەوانەی کە بەبەرەی مقاومە ناسراون بەکوێ دەگا و عێراق چۆن دەتوانێت خۆی لەم بارودۆخە سەخت و دژوار و هەموارە ڕزگار بکات. و هەروەها هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی تەوژمێکی گەورەی تورکیا بۆتەوە کە قسە لەسەر هێرشی سوپایی دەکرێت بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. هەموو ئەم تەوەرانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئارەم قادر، چاودێری سیاسی. ببورن کاک ئارام عەلی، چاودێری سیاسی. کاک ئارام، ئەم کاتت باش؟ زۆر سپاس، باشتر. کاک ئارام، ئەگەر سەرەتا لەسەر بارودۆخی ناوچەکە بە تایبەتیش پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران گفتوگۆ بکەین. ئەبینین ئێستا ململانیەکانی ئەو دوو وڵاتە گەیشتۆتە ئاستی پەرچەکردداری تونند و لە ڕێی هێزی چەکداریەوە و لە ڕێگەی درۆن و با بڵێین پەرچەکردداری دیکەوە ململانیەکانیان گەیشتۆتە ئاستی ئەوەی کە هەتا دێ تونتر دەبێتەوە. ئەم بارودۆخە کە لە ناوچەکە دروست بۆ بە تایبەتی عێراقیش کراوەتە گۆڕەپانی ساختکردنەوەی ئەو ململانیانە بەشۆ دەگات. بڵێ بناوی خۆی بەخشندە و بەهرەبان، زۆر سپاس. دیارە ئەو ململانەیە لە ناوچەکەدا ڕۆژ بە ڕۆژ تونتر دەبێت، چونکە بەڕاستی ناوچەکەمان بە قۆناغێکی گۆڕانکاری زۆر خێرات پێپەڕ دەبێت، تایبەتی لە دوای 7 ئۆکتۆبەر وەکو جەنابەت باس کرد بۆتە شەڕگا لە لوبنانەوە تاوەکو دەگەیە بەغدا، تاوەکو دەگەیە هەرێمی کوردستان، تاوەکو دەگەیە دەریای سوور و یەمەن. ئەو بەرەیەی کە ناوی بەرەی مقاومەیە لە شەڕێکی سەختدا لەگەڵ هێزەکانی ئەمریکا و بەریتان. من لەو بڕوایەدام ئەو پێکدادانانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت لە نێوان ئەو دوو بەرەیەدا، تاوەکو دەگاتە ئاستی جەنگێکی گەورە و هەموو ناوچەکە ئەتەنێتەوە بە عێراق و هەرێمی کوردستانیشەوە ڕۆژ بە ڕۆژ تونتر دەبێت. لەبەر ئەوەش پێویستە کە هەموو لای خۆی ئامادە بکە، چونکە ڕاستی وانی چارەسەرکردنی کێشەکان بە دیپلۆماسی نەما چەندین ساڵە لە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانەدانا ئەمانە چارەسەر نەکرا، بەڵکو گرفتەکان کێشەکان ڕۆژ بە ڕۆژ گەورەتر بوو، هاوکێشەکانی هێز بە تەواوەتی گۆڕا، تەوازونات گۆڕا. بۆیە هەر یەک دەیەوێت بەرژەوەندەکانی خۆی بپارێزیە و لەو گۆڕانکارانەی کە لە ناوچەکەدا دەبێت بە دڵنیاییەوە من لەو بڕوایەدام کە وەڕڵاتی ناوەڕاست لەسەر قۆناغی دووبارە دابنەوەی نەختەدایە. لەبەر ئەوەش هەندێک دەوڵەت مەترسیان هەیە کە لە ناو بتن و هەندێک دەوڵەتی دیکە دروست بێ. ئەمریکا بەرنامەی خۆی هەیە خۆ لەگەڵ خۆرئاوە، هەمان کاتدا دیارە لە بەرامبەر ئەوانەدا رووسیا و ئێران و چینی بە دەرنەخین لە مەحادەرەکە، ئەوانە بەرنامەی خۆ، چونکە وەڕڵاتی ناوەڕاست ناوچەیەکی زۆر گرنگە لە هەموو ڕوویەک، لە ڕووی وزەوە، لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی ئاوەوە. لەبەر ئەوەش بەڕای من ئەوەی دێت بەسەر ئەو ناوچەیەدا بگرێ دەتوانێت کۆنتڕۆلی هەموو جیهان. بۆیە مەسەلەکە زۆر ئاڵۆزە و ڕۆژ بە ڕۆژیش ئەو پێکدادان و ئەو ململانەیە تونتر دەبن.
من لەو بڕوایەدا لە داهاتوویەکی نێزیکدا بگاتە ئاستی جەنگێکی زۆر گەورە. ئێستا کەس ئەو جەنگە لە چەند شوێنی جیاوازدا لە غەزەوە تاوەکو وەکو گوتماندەگەی ئێمە بەردەوە دەریای سووری گرتوتەوە، لە احتیمالێکی هەیە بگاتە دەریای سپی. ئێستاکە لە بابلمەندەبە بێگومان دەگاتە گەڵی هورمز و دەگاتە بوسپۆر و هەموو ئەو دەوڵەتە ئیقلیمیانەش دیارە عەلاقەدەرن بۆ مەسەلەیە هەمووی خۆی بۆ. ئەگەر قسە لەسەرەوە بکەین، زۆر جار قسە لەسەرەوە کرا کە جەنگی ئیسرائیل حەماس مەترسیەکە لەوە بوو کە پریشکی ئاگرەکە بگاتە ناوخۆی عێراقیش. پێتان وایە ئێستا پریشکی ئەو ئاگرە عێراقشی گرتووەتەوە؟ ئایا ئەگەر بڕیارە یان ئەگەر قەرارە پریشکی ئەو ئاگرە عێراقی گرتووەتەوە، دۆخی عێراق بەرەو چۆ دەبات؟ بەڕاستی ئێمە پێشەوەی بینە سەرەوە دەبێ هەندێک لەسەر 7 ئۆکتۆبەر بوەستین. یعنی ڕووداوی 7 ئۆکتۆبەر ڕووداوێکی زۆر مفاجئ و ناچاوەڕوان کراو بوو. 7 ئۆکتۆبەر پلانی تەواوەتی ئیسرائیل و ئەمریکای تێکدا. پلانی ئەمریکا بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست دیارە، وەکو دەزانین لە چەند ساڵی ڕابردوودا سەفەقەی قەرن بوو کە ترەمپ دەستی بە جێبەجێکردنی کردبوو. پرۆژەی ڕێکەوتنامەی ئەبراهام یان دیاناتی ئیبراهیمی کە چەند ساڵێکە ئیشی لەسەر دەکرێت بۆ ئاشکردنەوەی عەرەب و ئیسرائیل بوو. بۆ ئەمەش عەرەب و ئیسرائیل، ئیمارات و بەحرین و مەغریب و سوودان و دواداری سعودیە خەریک بوو ئەوەکانی کە لەگەڵ ئیسرائیل ئاست بوون وە سعودیەش خەریک بوو ئەم تەطبیعە بکات. مصر و ئوردنیش دیارە ئەم تەطبیعەیان پێشتر کردبوو. ئەمە ناوەڕۆکی پرۆژەی سەفەقەی قەرنی ئەمریکی بوو کە خۆڕەڵاتی ناوەڕاستێکی سەر بە کە تێیدا ئیسرائیل ئەساسا دروست دەکرێت. ئەو هەموو سەروەت و سامانە لە وزدا لە غازدا کۆمەڵێکی دەستی ئەوان بۆ نەخشەی ناوچەکەش دەگۆڕێت. ڕاستی 7 ئۆکتۆبەر کۆتایی بە هەموو دەوڵەتانە کەوتونەتە نێوان بەرداشتی جێبەجێکردنی ئەو تەطبیع و بەرداشتی کە جەماوەتیان هەستا. 7 ئۆکتۆبەر قەزەی فەڵەستینی زۆر بەهێزهێناوە ساحەکە، لە ساڵانێکی زۆر بوو لەبیر کرابوو. زۆر بە خێرایی ئەو قەتێکە ڕوودانە دەکرێت لە خەزدا، ئەو ئاسی جیهانی هەموو خەڵکی هێنایە سەر جادە لە هەموو جیهاندا. ئەمە سوپای کرد کە عەرەبیش بەرەیەکی تێدایە خۆی بە ناوی بەرەی مقاوەمە ناو دەنێ تا بکەشێتە ناو مەسەلەکە. دیارە سەرنەکەوتن لەو پرۆژەیەدا پرۆژەی دیاناتی ئیبراهیمی یا ڕێکەوتنامەی ئەبراهام کە هاتنی پاپا پێشتر بۆ ئور و بۆ هەولێر و بۆ ئیمارات ئەو سوارسەیەی دیپلۆماسەتی ڕۆحی ڕووداوی 7 ئۆکتۆبەر هەمووی تێکدا کە لە بنەمادا گوتمان ناوەڕۆکی جێبەجێکردنی پرۆژەی سەودای سەدە سەفەقەی قەرنی ئەمریکی بوو کە کۆشنێر و دەری داوای ترەمپ و ترەمپ کە ئەوەی تێکدا ئەمە دواهەلی ئەمریکا و بەریتانیا بوو بۆ دەست بەسەراکردنی خۆڕەڵاتی ناوەڕاست. کاردانەوەیەکی زۆر گەورەیان بووە. یەکسەر بەریتانیا و ئەمریکا داخلی شەڕ بوون، ئەمەکە ئەوەی لە یەمەن ڕوو دەدا لە دەریای سوودەکان بە ناوی پاراستنی گەڕێکی گەورەیە و احتیمالی هەیە گەورەتری ڕۆژانە بەدەیان شوێن بۆ دومان دەکرێت. بۆی لە عێراقیش ڕوو دەدا لە هەمان سوارچێوەیەدایە، ئەوەی لە لوبنانیش ڕوو دەدا لێکەوتەکانی 7 ئۆکتۆبەر و جەنگی غەزەیە، بۆی لە هەولێر و لە هەولێرش ڕوو دەدا بە هەمان شێوە. لەبەر ئەوە چاوەڕوان دەکرێت ئەم جەنگە گەورەتر بێ، توند و چیرتر دەبێت بە شێوە ینی دەگاتە ئاستی ئەوەی کە بڵێ ینی جەنگێکی گەورەی ئیقلیمی لێ دەکەوێتەوە لەو بڕوایەدام لە ماوەیەکی کورتە. بەڵێ چەند جارێک کاگەرم جەختل لەوە کردەوە کە
ناوچەکە بەرەو داڕشتنەوەی نەخشەی سیاسی ئەڕوا و ئەمریکا و بەریتانیاش ڕۆڵێکی گەورەیان دەبێت لەو دابەشکاریە. ئەکرێ یعنی زیاتر بۆمانی وردەوەکەی ئەم گۆڕانکاری نەخشە سیاسیە کەی دەبێ و چۆن دەبێ و ئایا کاتی هاتووە ئەمە ڕووبدا لە مەنتەقەکە بە تایبەتی لە شەرق الأوسط؟ بەڵێ خۆی ساڵانێکی زۆرە لە 11 سپتێمبەرەوە بە دوای ڕوخانی ڕژێمی ڕابردووەوە هەوڵی دووبارە داڕشتنەوەی وەڵاتی ناوەڕاست دەگرێت. یا لە 11 سپتێمبەر زیانێکی زۆر گەورەی بە وەرئاوە بە ئەمریکا گەیاند. ئەمریکا دوازار لە ئەفغانستان و عێراق پاشەکپەی کرد، معادلاتی ئەقلیمی هەموو تێکدا، ئەوەی کە لێی کەوتەوە داعشی هێنا، یعنی جاهلیەتی عەرەبی ژیاندەوە، ئەوەی کە لێی کەوتەوە مەقۆڵەتی تورکی ژیاندەوە، ئەوەی کە لێی کەوتەوە سەفەوێتی ئێرانی بەقووەت هێناوە پرۆژەکەی ئەوانی هێناوە سەر تاقەکە. ئەمانە هەمووی ئەم پرۆژانە ئەمڕۆکە لە ناوچەکەدا بەریەک کەوتون. وەکو گوتم وەڵاتی ناوەڕاست بووە چونکە بە حکمی دەوڵەمەندیەکەی، بە حکمی پێگە مێژوی و شارستانەکەشی بە تایبەتی عێراق تێیدا لە وەڵاتی ناوەڕاست زۆر مهم. ئەوەی دەست بەسەر عێراقدا بگرێ، ئەوەی عێراق حاکم بێ، هەموو دنیای دەکەوێتە بەندەست. یعنی مەقولەکەیە دەرێ من يملك العالم لە هەموو ڕوویەکەوە، مێژوو، شارستانیەت، وزە، غاز، ئیتر ئاو، هەموو شتێکی تێدا هەیە. بۆیە فەر لەسەر عێراقا لە یەک. لەبەر ئەوەش بەریتانیا و ئەمریکا کە هەوڵ دەدەن کە لە سەدەی 21دا ڕۆڵێکی گەورەیان هەبی لەو ناوچەیەدا لە بەرامبەر رووسیا و ئێران. چونکە ئەمە دەزانین کە سەدەی 20م ئەوەی کە بوو و ئێستا لە هەڵوەشانەوەیە دەوڵەتی ئەقلیمیەکان کە دروست بووبوون، یعنی دەوڵەتە نەتەوەیەکانی کە دروست بووبوون لە پاش جەنگی دووەمی لە ناوچەکەدا لە حەفدەوە تاوەکو ئەمڕۆ دەوڵەتی عێراق یان دەوڵەتەکانی دیکەی عەرەبی، ئەم دەوڵەتانە هەموو لە هەڵوەشانەوەدان. ئەوە نمونەی ویشتیڤالی بوو، دەوڵەتی قەومی بوو، لە هەمان کاتدا دەوڵەتی ئەلمانی بوو. ئەمڕۆکە هەم قەومیەت هەم ئەلمانیەت ئەو بنەمە لەبەر ئەوانە بەرنامەیان هەبوو کە بێن دووبارە ئەم ناوچەیەدا ئەوە بوو کە ئەمە دابڕێتەوە. ئەمڕۆ تێدا سەر نەکەوتن 7 ئۆکتۆبەر هەموو کۆتایی پێهێنا. بەڵکوش ئەمریکایەکان و بەریتانیەکان شۆکێکی زۆر گەورە بوون، بۆیە زۆر بەقوت ناکەن ناوچەکە. بنا ئەمە قرارێکی ڕۆژ و دوان نییە. بەریتانیا کاتێک دێ هێزەکانی روسیەکان لە یەمەن بردومان دەکات، مە بڕیارێکە لە دەوڵەتێک ڕۆژێک و دوان نایدا، دیارە ئەمە دەمێکە بڕیاریان لێداوە. ئەو پرۆژەیە کە دێبەجێ دەکرێت پرۆژەی ئەوانە. ئەمەش ئەم پرۆژەیە بە هەڵگیرشاندنی جەنگێکی زۆر گەورە لە ناوچەکەدا جێبەجێ دەکرێت. دیارە هێزی تری لە ناوچەکەدا هەیە، سین هەیە لە ئاستی دەولیدا، لە هەمان کاتدا دەوڵەتی ئێران هەیە، دەوڵەتێکی گەورەیە لە هەمان کات. هەموو پرۆژەیە لە ناوچەکەدا من لەو بڕواایەدام بەریەک بکەون، هەر یەکەی دەیەوێت دەستکەوتی زیانی بەرنەکەوێ و دەستکەوتی گەورە بەنەسبێنێ. لەو چوارچێوەیەدا دیارە بەڕاستی دوجار ئەوەی کە لە جەنگەکەدا سەر دەکەوێت بەشی شوێری بەردەکەوێ و دەتوانێت ناوچەکە بەپێی بەرژەوەندەکانی خۆی دابڕێتەوە، هەندێک دەوڵەتی دیکە دروست بکاتەوە، سنوور بگۆڕنێ، کۆمەڵێکی دیکە بگۆڕێ بۆ ئەوەی ببێتە ئەساسێک بۆ سەدەی 21ەکان. چونکە ئەوەی لە سەدەی 20 بوو تاوەکو ئێستا بڕیاری کرد. ئەمە دەبێت لە 2017 تاوەکو ئێستا ئەم گۆڕانکاریانە دەبێت لە 2017دا بکرێت. چونکە هەر 100 ساڵ جارێک گۆڕانکاریەکان ئەو دەوڵەتانە دەیکەن. ئەم 100 ساڵە تێپەڕی، یعنی 2017 تێپەڕی. ئێستا بۆیە دەبینین کە تورکیا دەڵێت لە 100 ساڵدا لە 100 ساڵی خۆماندا وا دەکەین وا دەکەین. ئێران شتێکی دیکە دەڵێ، ئەمریکا شتێکی دیکە دەڵێ. بە کوردیەکەی ناوچەکەمان وا خەریکە دەبێتە شەڕگا لە دەریای سوورەوە تاوەکو دەریای سپی. ئێمەش لەو ناوەداین، بۆیە چاوەڕوانی ڕۆژگارێکی زۆر گەرم دەکەم من لە وڵاتی ناو هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ دێینە سەر با بڵێین جوڵەکانی تورکیا، هەڵس و کەوتەکانی تورکیا و هەروەها چاوی تەماعی تورکیاش لە خاچی هەرێمی کوردستان بە وردی لەسەرەوە وەسین. بەڵام دەمەوێت
ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم بە تێگەیشتنی ئێوە هیچ جیاوازیەک هەیە لە نێوان 11 سپتەمبەر و 7 ئۆکتۆبەر؟ 11 سپتەمبەر نەخێر هیچ جیاوازیەک هەردووکی دوو شتی زۆر ناچاوەڕوان کراو بوون. پێنتاگۆنیش 7 ئۆکتۆبەری بە 11 سپتەمبەر بووهان لە هەموو ڕێکەوە کارێکی ناچاوەڕوان کراو بوو. تەنانەت هیچ سیناریستێکی دانەری فیلمێک هیچ سیناریستێک پێشبینی ئەوەی نەکرد ئەوەی دوو تیارە خۆیان بکەشن بە دوو برجدا لە 11 سپتەمبەردا یان هەندێک خەڵکی دیکە لە غەزەوە بەو شێوەیە کە بینیمان هجومی ئیسرائیل بکەن. تەنانەت ئیسرائیل کۆنتڕۆلی هەمووی کرد بوو، یعنی هەم لە 11 سپتەمبەر بنلادن لەژێر کۆنتڕۆلدا، هەمی سنوار و حماس لەژێر کۆنتڕۆلدا بوو. ئەمە تام بووی حمایەت کەس چاوەڕوانی نەدەکردن. پێشەیەکی زۆر گەورە کەوتۆلیمان حکوومەت و مؤسساتی دیکەی دەوڵەت عەسکەری و مەدەنی و استیخباری زۆر شتێکی زۆر بابەتە تەنانەت ئەگەیان لە سشتی مال و مێرووە دوو دەوڵەتە حسابیان ئیسرائیل ئەمە چۆن ڕوودەکەن ئاگایان لێ نەبوو. دەبێت ئەوەش مفاجعەیەکی زۆر گەورە بوو بۆ ئەوان. ئەما لە هەموو ڕوویەکەوە هاتن بە یەکتریان شوبهان تاکۆنیش 11 سپتەمبەر لە دوای ئەمەش بە هەمان شێوە ئەمریکا پەلاماری ئەسانی دا و بە چاوتوری ئەم شەڕی کرد دوجار زیانێکی زۆر گەورەی کرد. تەنیاوەک بە هەمان شێوە پەلاماری غەزەیدا دەلم کۆرن ناپارێزم گەورە و بچووکی کورد بەڵکو ئێستاکان زیاتر 30,000 منداڵ لە هەمان کاتدا سەدان 100,000 بریندار هەیە. شارێک تاول بووە، هەموو جەربەجەر بووە. ئەمەش کاردانەوەی زۆری نوان کاردانەوەی گەورەیە کاردانەوەی هیستریانە دەبێت شتێکی زۆر گەورە بێت. کە گوتم سەودای سەودە و ئیدیانەتی ئیبراهیمی کۆتایی پێهێن. ئێستاکە لە دوای ئەمە جەنگا کە نەتوانرا بە شێوەی دیپلۆماسەتی ڕوحی یعنی ئەم پلانە جێبەجێ بکرێت ئەبێ بە جەنگ جێبەجێ دەکات ئەمریکا و بریتانیا و خۆرئاوا لەگەڵ ئیسرائیلدا. پەلاماری لوبنان دەدەن لە داهاتوودا دوێنێ کە تەسویلێکی زۆر گەورە هەبوو دەکەن. پەلاماری سووریا دەدەن بە دڵنیاییەوە لە داهاتوودا هێزەکانی دیکەی ناوچەکەش بە ئێران و بە تورکیا شێوە دەکەونە ناو شەڕەکە. احتیمال هەیە ڕووسەکان بکەنە ناو شەڕەکە لەبەرەوەی ڕووسەکان هێزێکی ئەساسی لە سووریادا بەشار زۆر مهمە بۆ ئەوە بە هەمان شێوە. بەڕاستی لێکەوتەکانی 7 ئۆکتۆبەر بەکو لێکەوتەکانی 11 سپتەمبەر زۆر گەورەیە. دەتوانین بڵێن 11 سپتەمبەری خۆرەڵاتی ناوەڕاستە و بەدوای خۆیدا کۆمەڵ پێشەی زۆر گەورە دێنێ، یعنی ناوچەکە دەخاتە ژێر هەڕەشەیەکی زۆر گەورە. بەڵێ بە تێگەیشتنی ئێوە ینی ئێوە باس لە 11 سپتەمبەریشی نوێ دەکەن لە ناوچەکە، بەڵام لە بەرامبەرە داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا کرێ لە عێراق و لە سووریاش و ئەمریکاش ناوناوە دەنگۆیکی وا بڵاوە کاتەوە کە ئەکشێتەوە و ناکشێتەوە. بە تێگەیشتنی ئێوە ئەگەر ئەم بارودۆخە بەرە و پێکدادانی زیاتر بڕوە ئەمریکا هێزەکانی ئەمریکا لە عێراق و سووریا دەکشێنەوە؟ دەرەتا لەو بڕوایە دانیم زوو بە زۆر بکشێنەوە. ئەمریکا کۆمەڵێک هێزی گەورەی هەیە لە ناوچەکەدا. بۆ نمونە احتیمال هەیە لە حالەتی ڕوودانی شەڕێکی گەورەدا تورکەکان کە لە ناتۆن ئەوانە هەموو وەکو یەک بەرە بەشداری شەڕ بکەن، لەوانە شەر جیابێ ئێتا وەکو ئێستاکە دیار نییە. ئەمریکایەکان ئامادەنی هازوو بە دوو دەستبەرداری عێراق و سووریا و ئیسرائیل بدەن لەبەر ئەوەی چەند لە عێراق لە سووریا و ئەو هەڕەشانەی لەسەر ئیسرائیل هەیە مانای کۆتایی هاتنە بە بەرژەوەندەکانە ناوچەکەدا مەسەلەیەکی زۆر حیاتیە بۆ ئەوە. بۆیە من لە بڕوایەدا ئەمریکایەکان تا دوا پلە تا بۆیان بکرێ ئامادەی جەنگن لەم ناوچەیەدا، ئامادەی هەموو شتێکن و زوو بە زوو سەحب ناکەن. عێراقی داوایان لێکە ئەمریکایەکان لە عێراق لە سەحب ناکەن. دوای ئەمڕۆکە جەنگە جەنگی پیادە نییە، جەنگی تەکنۆلۆژی نابینیمان ئەوەی کە لە 85 ئامان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە عێراق و لە سووریا بۆ دومان کرا
یەک جوندی ئەمریکی لەسەر ئەردی نەبوو یعنی کە تێدا تەگە بتەقێنی بەڵکو هەموو بە تەکنولۆژیای پێش بوو لە ئەریزۆناوە فڕۆکەکان هەڵساون ئەم ئامانجانیان بردوما کردووە لەو بڕواایە دانیم ئەمریکایەکان تاحکەن چیان هەیە بەکاری دێنن بۆ ئەوەی ئەم جەنگە نەدۆڕێنن بەڵام دوجار دیاریش نییە ئایا ئەمریکایەکان دەبنەوە یان نا من لەو بڕواایە دانیم کە لەم جەنگەیەدا ببنەوە چونکە ئەمریکا لە ژیانیدا هیچ جەنگێکی نەبردوێتەوە لە ڤێتنام نەیبردەوە لە ئەفغانستان نەیبردەوە لە عێراق نەیبردەوە دۆڕا بۆیە لە عێراق انسحابی کرد بۆیە لە ئەفغانستان لەبەرەوەش بەڵام بەبێ شەڕ ناکشێتەوە نە لە سووریا نە لە عێراق لە ناوچەکەدا وەکو ناوچەکە دوو بەڵێ کاک ئارام بینە سەر پەیوەندیەکانی هەرێم و تورکیا لەم چەند ڕۆژەی ڕابردوو وەزیری بەرگری تورکیا و هەروەها سوپاسالاری تورکیا سەردانی عێراق و هەرێمی کوردستانیان کرد ئامان لەو سەردانانە چی بوو؟ بێگومان سیرکە کە دەڵێن وەزیری بەرگری بێگومان پەیوەندی بە سەرباز و بە وەزبی سەربازی و بە هێرش و بە ئۆپەراسیۆن و بە شەڕ هەیە ئەمە یعنی مانای چییە؟ مانای وەیەکە کاتی دیبلۆماسیەت پێپەڕی ئیتر کێشەکان بە سەربازی یەکلایی دەکرێت ئەمە لە یەمەنیش دەبێنرێ ئەمە لە عێراقیش دەبێنرێ لەو پێکدادانە دەبێنرێ یعنی کاتی دیبلۆماسیەت تەواو بۆ کۆتایی هات ئیتر بە شێوازی سەربازی بەکارهێنانی هێز ئەم مەسەلەنە یەکلایی دەکرێتەوە لەبەرەوە وەزیری بەرگری هاتووە ڕئیسی ئەرکان هاتووە دیارە تورکیا دەوڵەتێکی مهمە لە ناوچەکەدا بەڕاستیش تورکیا هاتووە کە ئایندەی و ئەمنی قومی خۆی بپارێزێ بە حیساب هەرێمی کوردستان و ڕۆژاوا مەترسیە بۆ سەر ئەمنی قومی خۆی هاتووە کۆمەڵێک ئیتیفاقات بکە لەگەڵ هەرێمی کوردستاندا نیازەکانی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڕاستی مەترسیدارە مەسەلەکە پەکەکە نییە بەڕای من مەسەلەکە مەسەلەی کووردە چونکە دەڵێ من قبول ناکەم یعنی چەند تاوەکو ئێستاکە فدرالیزمی هەرێمی کوردستان دەنەنایە دەڵێ قبولیش ناکەم ڕۆژاوای کوردستان ئیرهابستان دروست ببێ بۆ حرەکەی کوردی و دەستکەوتەکانی کورد بە ئیرهاب دادەنێ بە تیرۆن ئەگەر ناوی تیرۆن حیزبەکانی هەرێمی کوردستان نانێت دیارە سەدەیەکی دیپلۆماسی سیاسیە بەڵام بە هەمان چاو سەیری کورد و سەیری هەرێمی کوردستان دەکات تەنانەت میلەتەکە وەکو ئیرهابی دەبینێ ئەمە منطقیانە بۆ شێوەیەش حرەکەتیان کردووە لە چەند ساڵی ڕابردوودا هەوڵیان داوە احتیوای هەرێمی کوردستان کەن بە هەموو شێوەیەک هەرێمی کوردستان لاوازکەن هەرێمی کوردستانیان کردووە مانگایەک و دەیجوتن لە بردننی نەوت و غاز و کۆمەڵێک دیکە لە هەمان کاتیشدا اختلافێکی ڕسمیان پێ نەکردووە چاوەڕوانی فرسەتێکن کە هەرێمی کوردستان لەبار بدرێ ئەو وەسعەی کە هاتووەتە ئارا هەوڵ دەدەن کە هەر گۆڕاکاریەک لە ناوچەکەدا ببرێت لە خەریکەی ناوچەکە خەریکە بگۆڕێ نەخپێ وڵاتی ناوەڕاست بگۆڕێت دەیانەوێ کورد ئیستیفادە نەکا ئیستیغلالی نەکا بەڵکو هەرما بمێنێتەوە و ئەگەر بۆشیان ڕێ بکەوێ بەڕاستی هەرێمی کوردستان لە بن و بۆتکەوە هەڵدەوەشێنن بەرنامەیان ئەوەیە لەبەرەوەی ئەوان قبول ناکەن لە سەدەی 21دا یانێکی بی بەناوی قیامی کوردی بۆیە هەموو سەڵتێکی کورد دەیانەوێت لەبار ببەن چونکە چاوەڕوان دەکرێت کە زەمینەیەکی باش بێتە کورد تێدا ببێ بە شت احتیمالی هەیە سەدەی 21ەم لە کۆتایی ئەم جەنگەدا وەکو سەدەی 20 نەبێ بۆ کورد بێ بۆ کورد من لەو ڕۆیەدا بۆیە کوردەکان هەوڵ دەدەن کە ئەم شانسە نێرن بۆ حکوومەت دیفاکتۆیە کە هەشتا هەڵی وەشێنن ئەمانجی سەردانەکەی تورکیا بۆ هەرێمی کوردستان لەو چوارچێوەیەدا هیچی کردن بەڵێ بەڵام بەڕێز ئارامعەلی هەرێمی کوردستان بەپێی دەستور و یاسا بەشێکە لە سیادەی دەوڵەتی عێراق ئایا حکوومەتی عێراقیان با بڵێین حکوومەتی فیدراڵی ڕێگە بەوادا تورکیا بم کەڵەگایە هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان بە ناوی قەڵات شۆکردنی لە ناو دوو کەوانە بە قەولی خۆیان تیرۆر وی ئەم قسەی تۆ ڕاستە ئەگەر بێت و حکوومەتی عێراق حکوومەتێکی بەهێز بە
ئەگەر بێت و پەیوەندێکی بەهێز لە نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەبێت ئەگەر بێت و مەسەلەکان نەگەیشتمانە مریشکە ڕەشا چونکە ناوچەکە ئیتر وا بە هێز بە قووەت و بەکارهێنانی هێزی سەربازی مەسەلەکانی یەکلایی دەکرێتەوە ئەمڕۆ لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا قووەت دەخوا هێز دەخوا تاوجوانی ناخوا هیچی دیکە ناخوا ماف ناخوا لەسەر حەقی لەسەر ناحەقی پێشە نییە لە پەیوەندی نێودەوڵەتیدا بەڵام کاگارام یعنی ببوورێ ڕاتەگرم خۆ ڕژێمەکەی سەدام حوسێنیش قووەتی هەبوو هێزی هەبوو پەلەماری کوێیتیدا بەڵام بینیمان عاقیبەتەکەی چی بوو ئایا ئەو عاقیبەتە چاوەڕێی دەوڵەتی تورکیاش ناکرێت لە کاتێکدا ئەگەر هێرشێکی لەو چەشتم کاتە سەر عێراق و هەرێمی کوردستان ئێستا دیارە تورکیا بەردەوام پرۆژەی مشتوکە تورکی هەبووە ئێستا باشترین فرسەتە بۆ جێبەجێکردنی ئەمە ڕەنگە دووبارە بیژێننەوە بەردەوامی ئیشیان بۆ کردن بە هەزاران سەربازن لە هەرێمی کوردستاندا هەیە لە نزیک کەرکووکی شەیانە بەڵام وەکو جەنابەت گوتت عێراق داخلی کوێت بوو سەرنجام سەدام سەری لەدەستا عێراقی بەم دەردەبن پرسیارەکەی جەنابەت دەڵێ ئایا بۆ تورکیا دەچێتە سەر من لەو بڕوایەدانیم بۆ تورکیا بچێتە سەر لەبەرەوەی تورکیاش بە هەمان شێوەی سەدام حوسێن خۆی تووشی گیری و گرفتێکی زۆر گەورە دەکات فراوانبوونی هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و جێبەجێکردنی ئەو پرۆژەیە کە پێی دەڵێن میثاقی ملی تورکیا دووچاری هەڵوەشانەوە دەکاتەوە چونکە لەبیرمان نەچێت تورکیا ڕۆژانە قەت پێشەی ئامادەیە کە پەلاماری ڕۆژاواژ بدات و ناشێت لێ کورد ببێ بەشت دەبەر ئەوەش ئەمە بۆ تورکیا ناچێتە سەر و تورکیا ڕەنگە بتوانێت کۆمەڵێک هەدەفی خۆی بەدەست بێنێ بەڵام دوجار چی بەسەر سەدام حوسێن هات چی بەسەر عێراق هات هەموو شت بەڕای من بەسەر کۆماری تورکیا بێتەوە بۆیە پێویستە ئەمە لە بەرچاو بگرن ئەسمونی سەدام حوسێن و کوێت دووبارە نەکەنەوە بەنگە هەندێک لایەن پێیان باش بێ کە پێی تورکیا ڕاکێشن بۆ هەرێمی کوردستان و ئەوەی وەکو سەدامی لێ بکەن بەڵێ سیاسەتە بەڵێ بەڕێز ئارەم عەلی تورکیا ماوەی چەند ساڵێکە هۆشداری ئەوادا کە هێرشە کاتە سەر ڕۆژاوی کوردستان ماوەیەکشە چەند مانگێکشە دەنگۆی ئەوەی بڵاو کردوێتەوە کە لە ناوەڕاستی شوباتی ئەم ساڵ هێرشە کاتە سەر هەرێمی کوردستان بۆ سەر پێکەکانی پەکە کە ئەو بە ناوی تیرۆر بانگیان دەکات بەڕای ئێوە لە یەک کاتە تورکیا دەتوانی هێرش بکاتە سەر ڕۆژاوی کوردستان و هەرێمی کوردستان بە ناوی تیرۆر و هەروەها ئایا ئامادەکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ ئەو مەبەستە گەیشتووەتە ئاکام و بڕیارەکەی خۆی جێبەجێەکە لەو بڕوایەدام دوای 7 ئۆکتۆبەر و ئەو وەزعی بەسەر ئیسرائیل و بەسەر بەرەی ئەمریکا و بەریتانیا و خۆرئاوا دەهات ئەگەری هەیە کە ئەمریکایەکان هەندێک چاوپۆشی لە تورکیا بکەن بۆیەش ڕازی بوون کە هەندێک فرۆکەیان بدەنێ دوای ئەوەی احترافی بە سوید کرد بردانی بواریدا سوید بێتە ناو ناتۆ ڕەنگە زیاتر هەندێک چاوپۆشی لێ بکەن بەڵام هەتا سەر چاوپۆشی لێ ناکەن چونکە هێزێکی گەورەیە ئەمڕۆکە لەم بەرەیەدا بێ کە لە ناتۆیە بۆیە پێدەچێت تاوەکو ئەستێکی زۆر چاوپۆشی لێ بکەن بە تایبەت بۆ هەرێمی کوردستان و هەندێک شوێنی دیکە بۆ نمونە بۆ عێراق بۆ ئەوەی دەسەڵاتی ئێران لە عێراق زەعیف بکەن ڕەنگە ئەمریکایەکان پێیان باش بێ تۆزێک بەرەی شیعە یان هەشتی شعبی لە عێراق یان بەرەی مقاومە لە عێراق ناوات بۆ ئەمەش پێدەچێت ئەمە هەندێک لەگەڵ تورکیا بکەن لە هەموو ڕوویەکەوە ڕێگا بە پەلامارێکی سەربازی بدەن بە هەر حاڵ ئەمە دوجار وەکو گوتن ڕەنگە کێشەی زۆری بۆ تورکیا لە دەکەوێتەوە بەڵام تورکیاش احتیمالی هەیە لە دەرەوەی ڕێگا پێدانەکانی ئەمریکا بدوێتەوە لە ناوەکە لە بیرمان نەچێت کاتێک لە ساڵی هەفتادا داوتوارە هەفتایە بیست لە بیرم نییە تورکیا پەلاماری قبرسیدا لە سەردەمی ئەجاویدا ئەمریکایەکان ڕازی نەبوون بن گەمارۆشان خستە سەر تورکیا لەبەر ئەم مەسەلەیە بۆیە ئەم جارەش
ئەماش دووبارە دەکەن تورکەکان تورکیا بەڕای من پەلاماری ڕۆژئاوا بەڕای من پەلاماری ڕۆژئاوا ئەگەرێکی زۆر زۆرە ئەگەری زۆری هەیە پەلاماری ڕۆژئاوا دەدەن سۆگەرە ئەمە بەڕای بڵێ هەرچەندە لە ڕووی سیاسیەوە ناتوانانی ئەمە تعنی ناتوانانی ئەمە وەکو تەحلیل ئەمە بڵێ بەڵام من زۆر لەنام ڕوونە کە ئەم پەلامارە تەنها مەسەلەی کاتە ئەدوینا دەمێکە ئامادەکاری بۆ کرا دەمێکە بڕیاری لێدرا لەگەڵ معارەزەی سووری ڕۆژانەش هەیە کاگارم ببوورە گریمان ئەو بڕیارە یان ئەو نیەتی کە تورکیایەتی بۆ هێرشکردن ئەنجامێدا ڕۆژاوا بڕیاری خۆی داوە کە مقاوماکە بەرگریەکە لە ڕۆژاوای کوردستان جەنابیشتان ئاگادارن ئەگەر بە کورتی پێم بڵێ ڕۆڵی هەرێمی کوردستان چی دەبێت لە ئەگەری هێرشکردنی سوپای تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان بەداخەوە هەرێمی کوردستان ئەتوانرا بەهێزتر بێ تۆکمەتر بێ یەکگرتووتر بێ بۆیە ئێستاش بەڕای من پێویستە یەکێتی و پارتی و حیزبە کوردیەکان بە هەموو شێوەیەک لەو بارودۆخە هەڵوو مەرجە ئیسیسناییەدا بە هەر شێوەیەک بێ کێشەکانیان بەلانێن و بگەنە اتفاقێکی زۆر گەورە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسی لە ڕووی عەسکەری لە ڕووی دیپلۆماسی لێکەوە حرەکەت بکەن مەسەلەکە بەتەنیا هەولێری و سلێمانی نییە بۆ درۆنی تورکیا ئەگەر سلێمانی بردومان دەکا ئامان هەرێمی کوردستانە ئامان هەولێریشە نەک بەتەنیا یەکێتی بۆیە پێویستە ئەو عەقڵیەتە کۆتایی پێبێ ئەو ئیقلیم سیاسە ئەو سیاسیە بۆ تێدا بگەنە ئەنجامێک لە ڕووی سەربازیەوە هەرێمی کوردستان چەکی بەڕاستی چەکی پێشکەوتووی نییە لە چەند ساڵی ڕابردوودا ئەمان توانی کۆمەڵێکی زۆر گەورە بکەین خۆمان پڕکەین هێزێکی تۆکمەت دروستکەین هەزاران سەرباز بەڵام زیاتر ئەم شتە لە توارکەوەی حیزبیدا بووە نەبووتە شتێکی ئەساساتی هەرێمی کوردستان هەر ئەو تانکەشڕانەیە کە بە عێراق بووی ماوەتەوە هەندێک ڕۆکێتێکە کاتی خۆی لە جەنگی داعشدا پێی دراوە بەڵام لە ڕووی معنەویەوە ڕەنگە هەرێمی کوردستان پێشمەرگە و میلەتی کورد معنەویاتێکی گەورەی هەبێ بۆ ئەو ڕوبەڕووبوونەوە بەڵام بەڕاستی ملەتیش ماندوو کراوە لەبەر ئەو برسیکردنە لەبەر ئەو هەموو گەنداڵیە لەبەر هەموو کێشەی کە هەیە بڕوای خەڵک زەعیف بووە بۆیە لە ئاستی ناوخۆ و لە ئاستی دەرەوەدا ئامادە نییە بۆ جەنگێکی لۆ زۆرە بابەتە بەڵام بە هەر حاڵ بڵێ ئەگەر بێت و دەتوانرێ شتێک بکرێ و ئامادەکردنێک بکرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی وەزعە ئیستیسناییە چونکە بە دڵنیاییەوە حرەکەتێکی زۆر گەورە بۆ هەرێمی کوردستان هەیە وەزعەکە ئەوها بەردەوام نابێ خۆی دەچوەکی چەند ساڵی ڕابردوو بوو دەناویش باسی کرد وتی لە ناوەڕاستی سوباتەوە هێرشێکی لە زۆرە بابەتە دەکات ڕەنگە تاخیرتر بێ ئەم هێرشە ئەو پەلامارە من بڕوام هەیە کە بڕیاری لێدراوە بەڵام ئەنجامدانەکەی تەنها مەسەلەی کاتە ئەو پەلامارەی تورکیا بۆ هەرێمی کوردستان بەڕێز زارام عەلی چاودێری سیاسی سوپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت بینەرانی بەڕێز و خۆشەویست بڵێ کاک ئەحمەد من لەو بڕوایەدام کۆتایی ئەم جەنگە ئەو وەزعی کە باسمان کرد لە ناوچەکەدا کە ڕوو دەدا من لە بڕوایەدام کە میلەتی کورد وەکو مێژوو وەکو شارستانیەت وەکو داهاتوێکی باسی دەبێت من ڕەشبین نیم بە دڵنیاییەوە خەریتەکە دەگۆڕێ ئەم جارە لە سەدەی 21دا کورد دەبێتە خاوەن پێگەیەک بە دڵنیاییەوە دەبێتە خاوەن پێگەیەک بەستن بە فاکتەرە مێژوو شارستانی بکەین هەندێکمان لێ بکوژێ هەندێک کێشەی گەورەبین بەڵام کۆتایی نەهامەتەکانە کۆناغێکی زۆر نوێ هەرێم کورد ئەم جارە دەبێتە ساحب یانێکی خۆی لە دوای جەنگ بڵێ ئارام عەلی چاودێری سیاسی سپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆیەوە تا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم شاد و کامەران